بینەرانی بەرنامەی تەندروستی لە هەر کوێ کە هەن سڵاوی خۆم و باقی هاوکارانم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە پێشکەشتان بێ. بەڕێزان هاتووینەتەوە خزمەتتان لە بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی کە بابەتی ئەم هەفتەمانە دوو توێژینەوەی تازەیە کە لە دوو شوێنی جیاجا لە دنیا ئەنجام درراوە. دیارە توێژینەوەکان یەکێکیان هەر ئەوەندە 8 ڕۆژە کە نەتیجەکەیان چاپ کردووە. ئەو توێژینەوەی یەکەمیشمان کە لە وڵاتی کولومبیا ئەنجام بووە هەر لەو دەوروبەرە یانێ 10-12 ڕۆژێکە کە ئەو تاقیقاتەی کە کردویانە بۆ یەکەم جار انتشاریان داوە. ئێمەش لەم بەرنامە کە ڕاجع بە بواری پزیشکیە، زانستیە، تەندروستیە و چه هەنگاوگەرێک ئەتانن لەو کەشفیاتە کە کردویانە بۆ داهاتوو کاوکی لێوە بگرن. دیارە دوو مۆزوعە یعنی دوو کەشفی تازەیە. کەشفی یەکەم لە یەکێک لە زانکۆکانی کولومبیا ئەنجام درراوە. ئەم کەشفە لەسەر ئەوەسە کە سلولگەریان شناسایی کردووە کە ئەتوانین بڵین کە خانگەر عەسەبی یان نۆرۆنگەرێکیان شناسایی کردووە کە ئەوانن کە فەرمانەدەن یا هەستەکەن کە مرۆڤ ئێتر تێر بووە ئەڵێن ئێتر بەسە یانی ئێتر درێژە نەدات بە نان خواردن. توێژینەوەی دوومیش کەشفێکە کە کراوە یانی پێیان بردووە بۆ ئەوەی کە پەیوەندیک هەیە لە نێوان هەناسە کێشان و بینین کە من لە درێژەی بەرنمەکانە جزئیات و چۆنیەتی ئەو دوو لێکۆڵینە بە تایبەت لێکۆڵینەوەکەی دوومتان خزمەتەکەم. یەکەم تاقیقاتەکە واکە وتمان لە کولومبیا ئەنجام درراوە. دیارە تاقیقات بە پێچەوانەی ئەو تەبلیغاتی کە ئەکرێت لە کولومبیایشە ئەگەر شرایطێکی وابێت ئەوانەی کە زانان لەوێ دانیشمەندەکانی ئەوێش ئەتوانن تاقیقاتێکن بە پێچەوانەی وتم ئەو تەبلیغاتی کە بە دژی کولومبیا ئەکرگێ بۆ نمونە پەنابەرانیان زنجیرە کردێتە دەسوپایان لە هەواپەیمایەکی نظامیە سواریانەکەنەوە. بەڵام تاقیقێکی باش بوو. ئەو تاقیقا تقریبان زۆر ورد و بە دقەتیش ئەنجام بووە کە یەکەم جاریشە یعنی کەشفێکیان کردووە سلولگەرێکە مێشکی مرۆڤ کە ساڵهای ساڵە لەسەری تاقیقەکەن ئەو نێرۆنگەرە یا ئەو سلولە عەسەبیگەرە نەناسرا بوو، بەڵام ئەمان توانیان شناساییان کەن. معموڵەن ئەڵێن کە بۆ تەغزیە یا خواردن ئەو مەدارێکەیە. مەدارەکە ئەوەیە لەو پرۆسەیە کە کەسێک هەست بە برسیەتیەکە دوای ئەوە نانەخوات مەقتەعێکایتر هەست بە تێریەکات و لەوە زیاتر درێژەی نادات. ئەڵێت کە لەو تاقیقاتە وتویانە خۆب ئەو پرۆسە بووگە بەشێکی زۆری ڕەبتی بووگە بە مێشکە و یانی مێشکە کۆنتترۆلی کردووە. معموڵەن ئەم تاقیقیشیانەکە کردووە لەسەر مرۆڤ خۆیان نیان کردووانە لەسەر جانەوەرێکی ئازمایشگایی کە هەرو مشکە ئازمایشگاییسا لەسەر ئەو جانەوەرە ئەو تاقیقاتی خۆیان کردووە. ئەو دوو محققە ئەسڵیە یەکێکیان جەڕاحە یەکێکیشیان متخصصە لە علومی ئازمایشگایی کە ئەو تاقیقیانە ئەنجام داوە. ئەوان بۆ معرفی بەحسەکەیان ئەمەیان وتووە کە ئەم نورۆنگەرە یعنی ئەم خانە عەسەبیگەرە کە ئەمان ناسیویانە وەکو هیچ یەک لەو نورۆنەکانی تر کە تایسن ناسرا بوون یعنی لە ژێر میکرۆسکۆپە بینرابوون لە هیچ کام لەوانە ناچن، بەڵام وەکو ئەوان نەخشیان هەیە لە ئەو پرۆسەی تەغزیە. ئەڵێت کە باقی نورۆنەکان یعنی ئەو خانە مەغزیگەرە معموڵەن هەستەکەن کاتێکە خواردن ئەڕواتە ناودەم یعنی هەستیەکەن تامەکەی هەستەکەن تا ئەو حەدەی کە ڕیخۆڵەکانیش پڕەبن ئەوان هەستەکەن یعنی مەسئولی هەر بەشێکی هەم تامەکەی هەم ئەوەی کە ئەو کەسە هەستەکات کە لە ڕیخۆڵەکانیە پڕبووگە مەسئول هەر بەشێکی یەکێک لەو نورۆنگەرەسا. بەڵام ئەم نورۆنەی کە ئەمان دۆزیویانەتەوە ئەڵێت کە توا ئەو خصوصیاتێ هەیە
یعنی بە ئیسلاح ئێژێ ئانچێ خوبان هەمەدارن تو یەکجاداری ئەم نورۆنگەرە کە بۆ یەکەم جارە ئەمان کەشفیان کردووە تواو ئەو خسڵەتگەریە هەست یعنی هەم هەست دەکەن کە تامی خواردنەکە چۆنە هەم ئەو پەیامە گەینن کە خواردنەکە ئەبێ بڕوا بۆ دەم لە ناو دەمە دوای ئەوە چوونە خوارەوەی لە سرنجیکە ئەو مریە لولەی مریە تا مەعیدە و ڕیخۆڵەکان ئەڵێت ئەمان هەست بەواکەن. من لێرە ئەگەر بۆ بینەرانی خۆشەویستمان لەسەر نرۆن قسەکەم نرۆن دیارە خانگەرێکی عەسەبی مێشکن معموڵان شکڵیشیان وەکو یەک وایە بەڵام یەک قوتبی دوو قوتبی و چەند قوتبین کە ئەو قوتبگەرە کە ئەو جەمسەرگەرە کە هەیە لە ناو میکرۆسکۆپیشە کە ئەبینرێت بۆ نیشانە گوزاری کراون کە یعنی ناوگوزاریەکان یان یەک قوتبی دوو قوتبی چەند قوتبیە. ئەم تاقیقا ئەم سلولگەرە جا لەکوێنە لە ساقەی مەغزە. ساقەی مەغز یا لاسکی مێشک بە گرێ حیاتیش ئەناسرێت یانێ یەکێک لە هەرە مهمەکانی کە لە بەشە بەتایبەت لە مێشکیشە هەیە هەر ئەو ساقەی مەغزە یا لاسکی مێشک کە وتم بە گرێ حیاتیش ئەناسرێت ئەم بەشەسە یعنی ئەو نرۆنگەریانە لەم بەشە دۆزیوەتەوە. ساقەی مەغز ناوەندی کۆنتڕۆڵکردنی فعالیەتگەرێکی کە لە ئێرادەی ئێمە نییە کە بە فعالیەتگەر غێر ئێرادی ئەناسرێت وەکو هەناسە وەکو لێدانی دڵ فشار خوێن. مهمیەکەیشی ئەو نەوایە لەباری ئاناتۆمیشە و ئەو عەسابەی کە لە مێشکە و تێن بۆ لەش ئەو عەسەبگەرە دوانن کە مەسەڵەن بە زەوجگەر عەسەبی ئەناسرێن. دا زەوج لەو دوانزە زەوجە لە لاسکی مێشکی هەر ئەو ساقەی مەغزە خارجە بن و تێنە دەرەوە. بۆیە یەکێک لەو بەشکەرەسە کە هەم ڕەبتی هەیە بە مێشکە و هەم بە بەسەلول نخاع و بە نخاع و بەشێکی زۆر مهمە لە مێشکە کە ئەم نرۆنگەرە کە ئەم کەسانە کە دۆزیویانەتەوە کە ئەو دوودانە محققی ئەسڵین دۆزیویانەتەوە لەم ساقەی مەغزە بووگە. ئەوان لە ئەو راپۆرتەی کە داویانەتە دەرەو وا ئەڵێن کە بڕیار بەوەی کە چە کاتێتر خواردن نەخۆین مەستیانەوەسە کاتێک کە مرۆڤ هەستەکات تێر بووە بەڵام ئێتر یانە دەست ڕاگرێت لە خواردن. نەکتۆ کە یەکێک لەو دکتۆرە ئەنەسە کە بەشداری کردو متخەسیسی ئازمایشگاهێژە ئەڵێت کە هەر جارێکە ئێمە بۆ خواردن دائەنیشین ئەم اتفاقە ئەکەوێت کە لە نقطەیەکی خاصە غەزا خوێن هەست بە تێریەکەین بازم تێرترە بین بەڵام ئەگەین بە نقطەیەک کە ئێتر ئەڵێت بەسە یان ئێتر ئەو نقطە ئەڵێت چۆن مەغز متوەجی ئەمە بێت یانی کاریگەری چۆنە ئەو زانیاریانە چۆن بەدەستێت ئەڵێت کە ئەمە ئەو تاقیقەسە کە ئێمە بەدەستمان هاوردووە پێشتر ئەو تاقیقاتەی کە ئەنجام درراوە تا نیویان تا ساقەی مەغز تا ئەو لاسکی مێشکە کە شارەمان پێکرد تەوزیحێکی کورتیشم لە سەریدا تا ئەوێ سلولەکانیان تاقیب کردو بوو یانێ بە دوواداچوونیان کردو بوو ئایا ئەوەی کە مرۆڤ هەست دەکات بە تەغزیە بیات خواردن هەست بە برسیەتیەکات تا ساقەی مەغز یا ئەو لاسک مێشکە تاقیبیان کردو بوو بەڵام لەوە زیاتر بە دوواداچوونیان نەکردو بوو. ئەمان بە دوواداچوونەکەن لە لاسکی مێشک یا ئەو ساقەی مەغزە کە ئەم نرۆنگەرە ئەدۆزنەوە بە حدێک ئەو نرۆنگەر عەسەبیە لێنە حاڵەتی گرێماننی هەسیانێ وا گڵۆڵە بووگن وا پێچاون بە یەکە کە جیاکردنشی بۆ ئەمان سەخت بوو کە ئیشارەکەن کە بەشێکی زۆر سەخت بۆ جیاکردنەوەی ئەم نرۆنگەرە کە توانی ومانە جیایان کەینەوە لە بەشەکانی ئەوانی تر تەمایز یا جیاوازی کە هەیەە ئەوە بووگە کە گڵۆڵە بووگە زۆر پێچیان خواردوو لە ناویەکە بۆ ئەو جیاسازیە ئەمان ئەو زەحمەتیانە کێشاوە تا توانیویانە متاڵعەکەی لەسەرکەن. ئەڵێت کە
لە درێژەی راپۆرتەکەیان ئەڵێن کە تکنیکگەرێکی جۆرا و جۆرمان ئێمە بۆ بەڕەسیەکە بۆ تەفکیک بۆ جیاکردنەوەی ئەو خانگەرە بە هاوردە ئارا یا بە سەمرمان گەیاندووە بەواتایەکی ترکە خۆیان هەر شاراکەن ئەم سولالە ئەوەندە لە ناو یەکدا هەڵچینیان بوون کە جیاکردنەوەیان مشکل بوو وەکو گرێکۆرەی وا بووگە ئەمان لە کاتێکە ساقەی مەغزیە ئەو لاسکی مێشکیانە بەڕەسی کردووە سلوگەرێکی ناشناختە کە تایسە شناسایی نەکراون ئەبینن تایبەتمەندیەکانی ئەوانیش هەروەکو ئەو نێڕۆنەکانی تر بووگن کە لە تەنزیمی ئیشتیها و خواردنە دەور و نەخشیان هەیە بەڵام ئەمان لێرە ئەم پرسیانە بۆ هاتووە ئەگەر تا بەشی جیا لە ساقەی مەغز ئەم سلولگەرە بووگە تا ئەوێ باشە بەڵام ئەم سلولگەرە لەم بەشە ئیشیان چییە بۆچی هانە ئەم بەشە ئەمە ئەو پرسیارە بووگە کە بۆ ئەوان هاتووەتە ئاراوە ئەوانش ئەڵێن کە ئێمە دوای ئەوە بە دوواداچوونمان کرد هەر لە سەرەتای راپۆرتەکەیانەوە کە گزارشەکە ئەدەن ئایا ئەم کەشفە ئەتوانێت چه یارمەتیک بات بە مرۆڤ لە باری زانستی پزیشکیەوە چەند هۆکار تێرنەوە کە ئەڵێن کە ئەمە ئەتوانێت یەکێک لە مۆزەڵات و مشکڵاتێکە ئەمڕۆ لە بەشی تەندروستی هەیە قەڵەویە بۆ داهاتوو ئەتوانن لەم تاقیقی ئەمانە کاڵک وەربگرن بۆ چارەسەرکردنی قەڵەوی لە تاقیقەکەیانە شاراتێکیان کردووە کە بە چۆنیەتی ئەوەی کە چیان کردووە لە تکنیکێک وەکو خاموش و ڕۆشنکردن یعنی کەڵکوەرگرتن لە تیشک و ڕۆشنایی ئیسفادەیان کردووە بۆ ئەو متاڵعە و تاقیق و توێژینەوەی خۆیانە لەسەر ئەوەی کە چۆن کاریگەری هەیە ئەڵێن کە کاتێکە تیشکیان فعالە کردەوە یعنی تیشکەکەیان لەسەر ئەو نرۆنگەرە فعالە کردەوە ئەو نرۆنگەرە ئەو خانە عەسەبیگەریانە ئەدا بەر تیشک ئەو مشکەرە کە لەوێ بوون وعدەی خواردنەکانیان کەمترەوە ئەبووەوە یعنی کاتێک کە تحریکە کرا ئەو نرۆنگەرە بە وەسیلەی تیشک خواردنیان کەمترەوە بوو بەسەوە یعنی تەسیرێکی مستەقیمی بووگە لەسەر ئەوەی کە ئەو موجودە ئازمایشگاهیگەرە ئێتر نەخۆن ئەمە ئەوان بەوە پێیان برد کە ئەمە ئەتوانی یارمەتیمان بات بۆ ئەوەی کە ئێمە هەرچی تیشکەکەمان زۆرترە کردەوە ئەو ژەمە خواردنەی ئەو مشکەرە هەر کەمتر و کەمترە بووەوە دووم زانیاری کە ئەوان بەدەستیان هێناوە کە لە ڕاپۆرتەکانی ئەعلامیان کردووە ئەو نرۆنگەرە کە بە وەسیلەی هۆرمۆنێکە ئیشتیها زیاکات خاموشە بن ئەمە معموڵەن دەستێک لە داروەکان هەن کە بە ئەنتاگونیستگەر GLP-1 ئەناسرێن یعنی دژەکانی GLP-1 ئەناسرێن ئەمانە تەوەجۆیان کرد کە ئەو هورمۆنیشە کاتێکە ئەو تحریکە بە وەسیلەی تیشک ئەنجام بووە زۆرترە بوو بەسەوە ئەمڕۆ لە بازارە دەرمانگەرێک دروستە کردێت و لە بازارە هەیە کە لە ئەو ئەنتاگۆنیستی GLP-1 ئیسفادا کردێت بۆ ئەوەی کە ئیشتیها کەمەوە بێتەوە ئەلبەتە بۆ یەک دوو دەرمانی تریشی ئیسفادا کردێت بەڵام یەکێک لە ئەوارزێکی جانبی ئەلبەتە عارزە نییە وەکو ئەوەی کە لە کنار ئەوەی کە دەرمانەکە هەستیان کردگەس ئەو کەسانێک کە ئەم دەرمانە بەکارتێرن کە ئەم مادە یانێ مەهارکونەندە یا دژەبەری ئەو هۆرمۆنەکە GLP-1 هەیەتی ئەوانە ئیشتیهایان کەمە بێتەوە خواردنیان کەمە بێتەوە بۆ ئەوەی کە قەڵەو نەبنەوە لەوە زیاتر لە کۆتاییدا خۆیان وەکو نەتیجەگیری کە کردویانە وە ئەڵێن کە لە پاراگرافێکە ئەڵێن کە لە ئەساسدا ئەو نرۆنانی کە ئێمە دۆزیمانێتەوە ئەتوانن غەزا یا ئەو خواردنە بۆنیکەن کاتێ لە ناو دەم و هەیە لە دەمە هەیە ئەتانن هەستی پێکەن لە ڕیخۆڵە ئەنازەکەی بزانن و ئەو هورمۆنانەی ڕیخۆڵەش تەفسیر و تەوزیحی بدەن لە آخر سەردا ئەمانن کە بڕیارەدەن گیانێ ئەو نرۆنە عەسەبیگەرە کە ئێتر چە بەسە خواردن و لەوێ ئێتر ئەو کەسە ئێتر هەست بە تێریە کات و لەوە زیاتر درێژایی پێنادا بەڵام بوون بۆ بینەرانی خۆشەویستمان لێرە
تەوزیحێک باس کەم کە ئایا ئەمە لەسەر جانەوەرێکی ئازمایشگا و مشکە ئازمایشگاهیگەرە ئەنجام درراوە، ئایا واقعاً لەسەر مرۆڤیش دەتوانێت تەسیری بێت لە تواو مۆرەدا ئەوانەی کە جانەوەرگەرێک کە گیان لەبەرگەرێکە بە مۆرەدارەکان ئەناسرن ساقەی مەغز هەیە، یانێ بەشێکی کۆن کە ناسراوە لە مێشکە هەر ئەو لاسکی مێشکە یا ئەو ساقەی مەغزەیە کە لە تواو ئەو جانەوەرگەرەکە مۆرەدارن هەیە. دیارە جیاوازیگەرێتر هەیە لە بەشەکان، بەس ئەمە تەشابوهاتێکی زۆر هەیە هەر بۆ ئەو بۆنەوە کە چۆنکە لە ساقەی مەغزە ئەڵێن کە ئەتوانێت ئەمە هەر ئەو نەتیجەیشیە بێت کە لە مشکە بوویە لە مرۆڤیشە هەر ئەو نەتیجەیە بێت. بینەرانی خۆشەویست، ئەوە بابەتی یەکەمی بەرنامەکەمان بوو کە تاقیقێک بوو یا کەشفێک تازە بوو کە نوڕنگەرێکی تازە یا خانگەرێکی عەسەبی تازەیان لە مێشکە دۆزیوەتەوە کە ئەوانن ئەزانن کە مرۆڤ چە کاتێک تێر بووەوە فەرمانەدەن کە بۆ وەستانن یانێتر ئەو کەسەیتر درێژە نادا بە خواردن. توێژینەوەی دووەمان لە وڵاتی سوێد کراوە لە کۆلێجێکە بەناو کارۆلینا. ئەم توێژینەوەیشە بەشێکی هەڵەگەڕێتەوە هەر بەم لاسکی مێشکە یا بەو ساقەی مەغزە کە ئەمان ئەوبەتە تاقیقەکەیان مۆردێکی ترە جیاوازترە و سەرچیتری مەوزوعی کە 8 ڕۆژ لەمەوە بەربڵاویان کردەوە ئەوەیە کە ئەڵێن کەشفێکمان کردووە کە بە ئیحتیماڵی زۆر لە نێوان هەناسە کێشان و بینین پەیوەندی و ارتباتێک هەیە. ئەوان ئەگەر من لە یەک جومڵە خولاسەی کەمەوە کە ئەو کەشفەی کە ئەوان کردویانە چییە؟ هەناسە کێشان دوو مەرحەلەست، یەکێکی دەمە یەکی بازدەمە. دەم ئەو هەواسەکە ئێمە هەڵیەمژین هەوایەکی تازەست و بازدەمیش ئەو هەواسەکە لە سیەکانەوە دێتە دەرەوە و هەوایەکی مردووە. ئەو کەشفەی کە ئەوان کردویان و پەیان پێ بردووە ئەوەیە کە لە کاتی دەمە یانێ لە کاتی هەڵمژینی هەوا مردومەک یا بیبیلکەی چاو چکۆلە ئەبێتەوە، لە کاتی بازدەمە کاتێکە هەناسە ئەدەینە دەرەوە ئەو هەوا کە سوتراوە لە ناو لەشە ئەدرگێتە دەرەوە مردومەک یا بیبیلکەی چاو گوشە ئەبێتەوە. من بۆ مردومەک یا بیبیلکەی چاو بۆ خزمەت بینەرانی خۆشەویستمان ئەوە ئەرز کەم کە کونێکە کە هالە ئەو بەشەی ڕەشایی قاوەی یا لە بازێک کەسە شین و سەوزە، ئەو کونە ئەتاین بڵین کە هەرها لە ناوەڕاستی عەنەبیە تقریبەن ئیشیشی وەک دیافراگمی دووربینە، یانێ ئەکسۆ عەمەڵ و واکنشی هەیە نسبەت بە نور. ئەو نورەی کە تێدە ناوچاو بە باز و بەسەکردنی خۆی ئەو تەسیریە هەیە کە ئەو نورە هەم تەنزیمیەکات هەم ئەی شکێنێتەوە. ئەوە مردومەکە معموڵەنیش پێشتر کە عکاسی ئەکریا یا عەکسێک ئەگیریە معموڵەن فرسەت نادریا بە ئەم بیبیلکە یا مردومەکە کاتێک بۆ نمونە عەکسێکیانەگەر ئەو فرسەتە نادریا کە ئەو بیبیلکە لە محیتەکە ئەگەر کەم نور بوایتەوە و چکۆلەترەوە بوایتەوە. ئەوەیە بۆ نمونە لە عەکسەکانە بەسفەرز ئەماندی کە مەسەڵەن بۆ نمونە چەند کەس عەکسیان گردووە ناوچاو یانێ دوانیان سوور دەرەهات، ئەوە هەرەوە مردومە کەسە کە لە کاتی خۆیان بە ئەو ئەنازە کە ئەبێ بەسراوە بێت لە کاتی عەکسکردنەکە نەبەسراوە بوو. کە شارەم کرد بیبیلکە تقریبن هەر ئەو کارە کە بۆ لە دووربینە دیافراگمێکات بۆ باز و بەستەبوونی نور ئەویش هەر ئەو کاراکات. ئەم محققانە وایان وتووە کە زیاتر لە یەک قەرنە کە 3 مکانیسمیان بۆ ئەنازەی مردومەک، ئەنازە یانێ باز و بەستەبوون چکۆلە و گەورەبوون مردومەک لە نەزەرە گرتبوو. میزان نور ئەو تیشکەی کە ئەدرگێت لە چاو،
فاصلەی کانونیش ئەو میزانێکە کە عەدەسی و ئەو سنسۆرە یا ئەو ئینەکە ئەتوانێت دروستی کات ئەو بۆ تەنزیمە بۆ شکست نورە کە ئەوە قوانینێکە هەم لە بیناییە هەیە هەم لە فیزیکە هەیە و ئاخرین مۆردیشی عەوامڵێکی شناختیە وەک ئەحساسات. بەڵام ئەمان وتویانە ئێمە چوارمین هۆکارمان شناسایی کرد کە هەناسەت کە هەناسەت لێدانیش ئەتانێت تەئسیری بێت لەسەر ئەنازە باز و بەستەبوون یا ئەو گەورە بوچکی مردمەکە. وتویانە کاتێکە بیبیلکە لە ئەوەی کە دەم دەست پێکات بچووکترە بێتەوە لە کاتی بازدەمیشە گەورەتر ئەبێتەوە. چەند کەس تقریبان بەشدار بووبن ئەوانەی کە سەرپەرستی تیمەکەیان کردووە 4 کەسن، یەکێکیان کە لە بەشی علوم ئەحسابی بالینیە کە بەشی مێشکە کە بەشدار بووگە وا تەوزیحمان بووە ئەوێت کە ئەم مکانیسمە تایبەتە منحەسر بە فەردە بۆ ئەوە چرخێکە کە بەردەوام هەیە ئەو چرخە بە هیچ محرەکێکی خارجیش احتیاجێکی نییە. مەبەستی ئەو هەناسە لێدانەسە کە ئینسان ڕێرادی هەر نەفەسەکێژێت. ئەڵێت لەو ئەگەر ئێمە ئەوە ئەزانین کە هەناسە تەئسیری هەیە لەسەر فعالیەتی مێشک لەسەر کارکردنی مێشک یا ئەو عەمەڵکردگەرەی کە بۆ ناسینە، ئەڵێت کە ئەم کەشفەیە کە ئێمە کردومانە ئەتوانێت زانست و زانینێکی باشتری بێت لەسەر چۆنیەتی تەنزیم بینایی و ئەوەی کە تەوەجوکردن یارمەتیدان، چونکە بیبیکە معموڵەن کاتێکە بچووک ئەبێتەوە یانێ لە محیتێکی پڕنورە شوێنێکە تیشکی زۆرە بچکە بێتەوە شتکەری کە ورد بێت یعنی ڕێز بێت ئەتوانێت تەشخیصی بات. پێچەوانەکەیشی کاتێک کە بیبیلکە گەورە بێتەوە یا بازە بێت ئەو ئەشیاء کە معموڵەن لەوە کاتە لە شوێنێکی کەم تیشک یا کەم نور و تاریک ئەتوانێت ڕووبات ئەو ئەشیایی کە بە سەختیە بینرێت بازم لەوێت یارمەتی دەرمانە. 5 جۆر ئازمایشی جۆراوجۆریان ئەنجام داوە ئەم محققانە کە 200 کەسیان بەشدار کردووە یعنی 200 کەس لەسەر 200 کەس ئەو تاقیکردنەوەیانە تاقی کردووەتەوە لە حاڵەتگەرێکی جۆرۆژێ بە هەناسەی تون، هەناسەی هێواش، لە کاتی ئیسراحەتە، لە کاتی فعالیەتە، لە کاتی درێژکێشانە، کولەن ئەو حاڵەتگەرە لە هەر حاڵەتەکە ڕابتەی هەناسە و ئەو بیبیلکە ئەمان بەڕەسییان کردووە. جیا لەمێشە تەغیرات و گۆڕانی کە بیبیلکە نسبەت بە تیشک و ڕۆشنایی ئەنجامێدات ئەوەیشە جیا لەگەڵ هەناسەکەیشە هاوکات ئەو ئازمایشگەرە و تاقیکردنەوەیانە ئەنجام داوە. ئەڵێت کە یعنی خۆیان لە راپۆرتەکە ئەڵێن کە جیاوازیەکانی گەورە و بچووکی بیبیلکە لە کاتی دەم و بازدەمە یعنی گەورە بچووبوونی بیبیلکە لە کاتی دەم و بازدەمە زۆر بەرچاو بوو کە تەنانەت کاریگەری بوو لەسەر ئەو نەزەریەی یا ئەو تۆری بیناییە کە پێشتریش بوون. یعنی ئەمان وا نەتیجاگرن کە ئەو نەتیجە ئەو کەشفەی کە کردویانە 100% یعنی لە کاتی دەم و بازدەمە بچووک و گەورە بێتەوە بیبیلکە. مکانیسمەکەی لەکوێوە کۆنتڕۆڵە بێت؟ هەر لە لاسکی مێشکیا ئەو ساقەی مەغزە کە وتمان وەک بە عنوان گرێ حیاتیش ئەناسرێت کە بەشی ئەوڵی بەرنامەی ئەم هەفتەمان لەسەر ئەو تاقیقی بوو کە ئەو نڕونگەریانە ئەو سلول عەسەبیگەریانە لەو بەشە دۆزیوە. ئەمان ئەڵێن کە هەن بە شۆن ئەوەیشە بزانین ئەم تەغیراتە کە لە ئەنازەی بیبیلکە لە کاتی هەیە لە کاتی بیبیلکە دروستێ تەئسیری ئەتوانێت بێت لەسەر بینایی، لەسەر باشتر بینین یا تەئسیرێکی وای نێو خونسایە. بەڵام ئەمە ئەتوانێت چه یارمەتی بێت؟ یانێ بۆ داهاتوو ئەتوانێت چه
ئەنجامێکی بێت فائدەی ئەم تاقیقە ئەم کەشفە تازەیە ئەمانە ئەتانێت چە بێت ئەمان خۆیان ئەعلامیان کردووە بۆ دەرمانی نەخۆشیگەرێکی کە مربوطە بە دەمار بە عەسەبەکان بەتایبەت نەخۆشی پارکینسۆن ئەم تاقیقی ئەمانە ئەتوانێت یارمەتی بێت و ئەوە ئەو شتەسە کە ئەوان یانەوێت لە داهاتووە کەڵکی لێوە بگیرگێ بەڵکو بتوانن چونکە لە نەخۆشی پارکینسۆنە ئەو ڕفلکسە یا ئەو جوابدانەوە لەلایەن بیبیلکە یا مردومەکی چاوە نامێنێت. ئەمەش ئەو کەشفە دوومە بوو کە لە زانکۆی یەکێک لە کۆلۆجەکانی سوێدە ئەنجام درابوو کە دوو توێژینەوە و کەشفی تازە بوو کە ئێمە لە بەرنامەی ئەم هەفتەی تەندروستی پێشکەشی ئێوە عەزیزانمان کرد. هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بوێت تا پێگەشتنەوەمان لە بەرنامەی داهاتووی تەندروستی ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی هەم ئاواتی خۆمە هەم ئاواتی ئەو هاوڕێیانەی کە هاوکارمانن بۆ تەهیەکردنی ئەم بەرنامە.